هەفتەیەکدان پڕ بێت لە خۆشی و کامەرانی و ئاسوودەی بینەرانی عزیز و خۆشەویست خۆشحاڵ و بەختەوەرم لە پرۆگرامێکی نوێی مانگی من لەگەڵ هاوکارم شوان با کۆمەڵێک تەوەر و بڕگە و بابەتین و جیاوازەوە هاتوونەتەوە خزمەتتان بە هیوای ئەوەی کە تەواوی بڕگە و بابەتەکانی ئەم جارەشمان جێگای سوود و ڕەزامەندی ئەوەی عزیز و خۆشەویست بێت. زۆر سپاس شەیداخان بە ناوی خوای گەورە و میهرەبان ئایزان سڵاوتان لێبێت ئەم کاتتان باش ئاسوودە و کامەران و بەختەوەر بن تاعات و عیبادەتی مانگی پیرۆزی ڕەمەزانتان قبول بێت. لە ئەم شەو دوو تەوەرمان دەبێت لە بەشی یەکەمی بەرنامەکەمانە باس لە ڕووداوێکی مێژووی نێو مێژووی مسلمانان دەکەینەویش جەنگ یاخود شەڕی بەدرە کە هەفتەی ڕەمەزانی ساڵی دووی کۆچی ڕوودەدات لە نێوان مسلمانان و هەروەها هۆزی قوڕیش یاخود سوپای قوڕیش لە نزیک بیری بەدر. زیاتر لەو بارەیەوە قسە و باس دەکەین و هەروەها باس لەو ڕووداوە مێژووی و ڕەهەندەکانی و کاریگەریەکانی وەروە خودی ڕووداوەکەش لەگەڵ پسپۆرێک یاک زانایەکی ئاینی شرۆڤە دەکەین. لە بەشی دووهەمی بەرنامەکەشماندا هەر پێوەست بە مانگی پیرۆزی ڕەمەزان دەچینە نێو دنیای ئەدەب و شێعر و وەروەها گەوهەری ئیمان لە دنیایەکی عیرفانی کۆمەڵەیەک گفتوگۆ و توێش دەوبارەوە دەکەین. وەڵە بەڕێزان لەگەڵم دوو تەوەرە سەرەکیەشدا کۆمەڵێک بڕگە و بابەتی دیکەمان دەبێت. بەر لەوەش بیستینە تەوەریەکەم و گفتوگۆی لەسەر بکەین ناوبڕێکی کورد وەردەگرین. بەڕێزان دەچینە تەوەریەکەمان باز لەو ڕووداوە گرنگ و مێژوویە دەکەین کە لە مێژووی ئیسلام و مسلمانان و هەروەها بەتایبەت لە مانگی ڕەمەزاندا ڕوودا کە ئەوی جەنگی بەدر بوو. گفتوگۆی لەبارەوە دەکەین لەگەڵ میوانەکەمان زۆر بەڕێز دکتۆر محەممەد بامۆکی زانای ئاینی کاک دکتۆر زۆر بەخێر بێ سپاس بۆ ئامادە سەرکەوتوو بن پاپاداشتان زۆر سپاستانەکەم بۆم دەرفەت. سپاس بۆ بەڕێزیشت. سەرەتا ئەگەر پێمان بڵێ بزانین گرنگی جەنگی بەدر لە چیدا بوو یاخود باسێکی جەنگی بەدرمان بۆ بکەین. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله. جەنگی بەدر لە ساڵی دووی کۆچی لە حەڤەی ڕەمەزانە ڕوویداوە لە نێوان سوپای ئیسلام بە سەرکردایەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم و سوپای قوڕیش بە سەرکردایەتی عەمر. سوپاکەی هەردووکیان جیاوازێکی زۆر لە ژمارە و لە چەک و پێویستیەکانە هەبوو. ژمارەی مسلمانان 313 کەس یا هەندێک ڕێوایەتێ زیاتر کەمتر. سوپای قوڕیش لە 900 بۆ 1000 کەسە بن. مسلمانەکان نەچوو بوون بۆ شەڕ. مسلمانەکان چوو بوون ڕێ لە کاروانێکی بازرگانی قوڕیش بگرن دەست بگرن بە سەریا چووکەوان لە مەکە دەرچوون ماڵ و حاڵ و هەموو شتێکی خۆیان بەجێ هێشت بوو قوڕیش دەستی کرد بوو بە سەریا. ئەمان ژۆک و تۆڵەیەکی خۆیان و حەقێک و مافێکی خۆیان ویستیان دەست بەسەر ئەو کاروانی قوڕیشا بگرن کە چووە بۆ شام و ئەگەڕایەوە لە شام. بەڵام کاروانەکە تێپەڕی بوو خەبەریان زانی بوو ڕێگەی گۆڕی بوو مسلمانەکان تووشی نەهاتن و ئەبوو سوفیان کە سەرکردەی ئەو کاروانە بازرگانیە بوو خەبەری ناردبوو بۆ مەککە کە فریای کاروانەکەتان کەون بۆیە قوڕیش بە هەموو توانایەکەوە هەرچی خەڵک و کەسێ بتوانێت شەڕ بکات لەگەڵ خۆی هێنابووی بە کۆمەڵێک وەکوڵێ ئەسپ سواری زۆرەوە وشتر سواری زۆرەوە چەکی باشیان پێبوو هاتن لە بەدرا کە شوێنێکە لە بینی مەکە و مەدینە کە لە مەدینەوە نزیکە بە یەک گەشتن شەڕ ڕوویدا کە شەڕ ڕوویدا نەتیجەکەی بەم جۆرە بوو مسلمانان 14 مسلمان شەهید بوو لە کافرانی قوڕیشیش 7 کوژرا و 7شیان لێ بەدیل گیرا و قوڕیش شکا شکانێکی خراپی بەسەرە هاو ئەمە بوو هۆی ئەوەی کەواکو سومعەیەک و ناوێکی زۆر گەورەی بۆ مسلمانان دروست کرد لە مەدینە و دەوروبەری مەدینە و هەتا لە جەزیرەتو عەرەبە و قوڕیشیش وەکوڵێ ئەو ئەنجوهێت و خۆ بە گەورە زانین و تەکەببوور و شتەی شکا یعنی وەکوڵێ هێز و شتەکەی شکا و واشی لێ هاو تیجارەت و بازرگانی قوڕیش بۆ شام کەوتە خەتەرەوە یعنی تر لەو پێش بە ئاسانی و زۆر بە خۆیان ئانازین هەتا ئەو کاروانە کە ئەبوو سوفیان بردبووی بۆ شام 43 کەسی لەگەڵا وەکوڵ بڵێ حیراست و حیمایە و چەکدار ینی زۆر بە بێمنەتانە شتەکان کردووە یعنی ئەو مەجموعە خەڵکە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم بردوونی بۆ ڕێگرتنیان
سیاست کە زۆر ینی بۆەوە ینی زۆر بە ئاسانیان توانین دەست بگرن بەسەری ئەگەر اینجا شتێکی تر کە پێم وایە زۆر باسی ناکرێت لە مەغەزا کە ئەوانە زۆر مهمە هەندێک شتی وردەکاری هەیە باسیکەین ئەوش ئەوەیە پێغەمبەری خوا خەبەری بوو ئەم کاروانە چێ بۆ شام پێش ئەوە بچێ خەبەری بووە ئەمە یەک دوو کە ڕۆشتووە نەفەری ناردووە بۆی هەر کە لەم سەرواچیە دەستی بەسەرا بگرێ هەتا خۆیشی لەگەڵ 150 نەفەرا چووەتە ڕێیان بەس تێپەڕیوەنەوان لەو جارەش لەو سەرشوەر گەڕاوتەم دوو نەفەری ناردووە خەبەریان زانیوە لە هەندێک شوێنە کەمینوشتیان داناوە خۆیان وەکوڵێ مەڵاز داوە خەبەریان زانی و هاتوون تو بۆ مەدینە خەبەریان زوو بە پێغەمبەر داوە پێغەمبەر حتا وتێتی کێ وڵاخی حازرە کێ شمشێری حازەری تر نەوەساوە دیار کەسۆ بۆ ئەوە نەچووە شەڕکە بۆیە زۆر بە پەلە چووە لەم جارەشە کە هەر ئەچێ ئەبوو سوفیان خەبەرەکەی زانی و کەمان دێنە ڕێی ڕێگەکەی گۆڕی و ئەم جارە نافریانە کەوتن ئەم جارە ئەنجا کە ئەم جار بۆ جاری دووەم پێغەمبەری خوا هەم تر سەحابەیەکی تر نێ خەبەری قواتەکەی قوڕیش بزانێ ئەوەتە ینی هەموو حرەکاتەکانی پێغەمبەر هەموو جوڵەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم هەمووی لەسەر معلومات و زانیاری و وردەکاری و احتیاطکردن بۆ شتو اینجا پێشەوە بچێتە ناو جەنگەکەوە مشاوەرەیەکە بە هاوڵانی ئەڵێن چی ئەم شەڕە بکەین نەیکەین چی بکەین ینی هەتا زۆرێک لە مهاجرەکان ئیستیعداد دەرەبڕن هەر ئەفەرمێت دانیشە تا ئەنسارەکان قسەیەکەن چونکە پێغەمبەری خوا بەیعەتی لەوان وەرگتووە لە مەدینە دیفاعی لێ بکەن ئیسا شەڕێکە لە دەرەوەی مەدینەیە يعني يقول أوان عهدي ويعني بو يقولن أي في أمر إخوة إما كوبنو إسرائيل نابين بمساعدة اذهبوا أنت وربك فقاتل إما علين جنابة برو إما لدواته بيجت بحر بيجت أجرو بدوات هذه في أمر إخوة زور ضلي خوشة بو هەڵوێست و مووقیفەی ئەنسارێکە باشە کاک دکتۆر لەو جەنگەدا کۆمەڵێک معجزە ڕوویدا ئەو معجزانە چی بوون ئەگەر باسێکیان بکەیت بەڵێ یەکێک لە معجزەکان کە هەم مسلمانان هەم پێم وایە مشرکینیش ئەیگێڕنەوە ئەوانە کەریان مسلمان بووە ئەڵێن ئێمە هەندێک کەسمان بینی هاتن لەوێ شەڕیانە کرد یعنی سەرتاپاسپی بوون و ئەو خەڵکە نەبوون کە ئێمە بینیومانە ناسراو نەبوون و قورئانیش ئیشارەتی پێکە کە خوای گەورە نەسری ناردوون وأيدهم بجنود لم تروها يعني بهندێ سەرباز خوا مسلمانانی پشتیوانی لێ کرد و سەری خستون کە ئێوە نەتانە بینین بەڵام هەبوون ئەنجا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم زۆر دوعایەکە خوا ئەو وعدە و بەڵێنە پێیداوە بێنێتە دی ئەو بەکری سیدیق ئەفەرمێ ئەوەنە دوعایە کرد ئاوا زۆر جار عاباکی لەسەر شانێک کەوتە خوار من ئەم خستە سەر شانێ من پێغەمبەری خوای تر ئەوەن عەزیەتی خۆت مە ئینشەڵڵا خوا وعدەکە دێنێتە دی اینجا لە ئەخیر جارە توتی مژدە بێ ئەوە خوای گەورە نەسری زۆر باشە وعدەکەی دێنێتە دی دکتۆر محەممەد بۆی دڵیان ڕێژەیەکی زۆر لە بینەرانیش ڕەنگەم زانیاریە بزانیان و بیریان بێنینەوە بە پێی زانستی سەربازی مێژوو یەک سوارچاک کە چەکی پێبێ و بە ئەسپەوە یەکسانە بە دە پیادە واتە یەک سوارچاک لە ڕووی زانستی سەربازی کۆنەوە بەرامبەر دە پیادەیە هەر بۆی زیاتر لەسەر معجزەکان و سەرکەوتنەکانی مسلمانان قسە بکەین سوپای مسلمانان لە نێوان 213 هەندێکی ڕوایەت 313 بۆ 70 ڕوایەتەکان لەولاشەوە 950 بۆ 1000 کەس 200 بەس سوارچاک لە سوپای قوڕیشەیە واتە هەر 200ەکە کافیە بۆ سوپای مسلمان 800ەکەی تری زیادەیە کەواتە بپرسین بەڕاستی ئەمە ینی هەر بە منطق یعنی چۆن ئەکرێ سوپایەک بە 370 یاخود 13 کەسەوە بەرامبەر سوپایەکی 1000 کەسی کە بەس 200یان سوارچاکن و بە نیەتی شەڕیش هاتوون نەک ئەمان وەکو بۆ هیچێکی عملیەیەکی باکردن ڕۆشتون زیاتر لەو عیزەتە لەو فکرێ ئەو والله ئەوە ینی ئەوە جارە قورئان باسێکە فەرمێ إن يكن منكم 20 صابرون يغلبوا 200 وإن يكن منكم 1000 يغلبوا 2000 يعني يكم جار يك ببيست قرآن فرمي دعائك يك بدا يعني لايك ما كي أوي مسلمان يك بدو يعني يتأول نابي لو الراكة يعني عزة إيمان قوة إيمان هيز إيمان باورون بقيامة بشهادات بكمي أم دنيا ونبراوي قيامة وأكهر كسي عقیدە و ئیمانی جازمی بەمە هەبێ زۆر جیاواز بێت لە کەسێک هەروکو دنیای بی لە قەزێکە کاتۆ بۆ ئەو کەسانە کە ئەهلی دنیان یعنی ئەوەندە دان بە خۆیان ناگرن نەگاتە ناڕەحەتی کوشتن گەشتە کوشتن ئیت لەوانەیە لەوێ بوەستن یا لەوێ وازی لێبێن یا هەڵبێن بەڵام ئەو خەڵکی کە موسڵمانە زۆر جار لە مێژووی ئیسلامە لە هەنێ قۆناغا ڕووی داوە هەندێ مجاهید یعنی لە جەزائیر و لە هەندێک شوێن ڕووی داوە مجاهدەکان خۆیانیان بەستۆتەوە لەو جەپە شتانە کە چوون بۆی ڕانەکەن خۆیان ینی ڕێی لە خۆی بڕیوەتەوە
یا مەسا تاریخی کوڕی زیاد کە جێشەکەی بردووەتە ئەو بەرۆ کەشتەکان و بەلەمەکانی سووتاندووە لە دوایانەوە ئینترانی مەجای گەڕانەوە نییە هەر بێ بۆ پێشەوە ڕوان لەبەرەوە دایمە ئیمان قوتێکی زیاتر لە خەڵکەدا ئیمانش لەسەر سێ چوار مەبدە وەکوڵ ئەوە دروستەکە یەکەم لەن یوسیبەنا ئیلا ما کەتەبە الله لەنا ئەوەی خوا نووسێتی هەر ئەومان تووشە بێ اینجا إذا جاء أجل لا يستأخرون ساعة ولا يستقدمون أجل بيشو دواناكا رزقش هر بدس خواي وما من دابة في الأرض إلا على الله رزقها لم سيشتى إنسان خلقة ترسي لقرآن همي بري وتو همي لا يخوا كوتاي هاتوا تو كي أمري تشيد بسردي تشي توجيه تشي توجناية في غمر إخوة على حديث صحيح بابن عباس فرمي ما أخطأك لم يكن يصيبك وما أصابك لم يكن يخطئك أو بڕیار بوو تووشت بێ لە قەدەری خوا نابێت تووشت نەیە ئەوە بڕیارە تووشت نەیە تووشت نابێ ئیتر نە لەوەیان کە بڕاوە تۆ تووشت دێ ئەتوانی ڕاکەی نە لەوەیان کە تووشت نایە هەرچێ بکەی هەرچەند ئازایەتی بنوێنی هەر هیچت بەسەرا نایە چکە خوا بڕایەتی تۆ نەمری لەو معرەکە لەو جەنگا باشکالی زۆر هاوکاتی جەنگی بەدر و ڕەمەزان بەیەکەوە چیمان پێ دەڵێت والله ئێمە جەنگی بەدر و کۆمەڵە ڕووداوی گەورەی تری مێژووی ئیسلامیش هەیە لە قۆناغە جیاجیەکانە وە لە ژیانی پێغەمبەرەکە چەند حاڵەتێک هەیە جەنگی بەدر و فەتحی مەککەومان هەمووی لە ڕەمەزانە ڕوویداوە ئەوش ئەوەیە ڕەمەزان زیاتر تاقە و زە و ئیمان بە خەڵکە بەخشێ نەک ئێستا لەم سەردەمە ئێمە وای لاتۆ ڕەمەزان بۆتە مانگی ئیش نەکردن و تەماڵی و لە ماڵە دانیشتن و خەوتن و هەندێشت و لەو مابەتانە یعنی زۆرێک لە ڕووداوە گەورەکانی ئیسلام بەتایەتی لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه و سلم لە ڕەمەزانە ڕوویداوە ئەوش ئەوەیە ڕەمەزان دوو سەبەبی تیا یەکەم هەر خۆی مانیەکە زیاتر موسڵمان نزیکە بێتەوە لە خوا و عیبادەت و تاعەت و وازێنان دەسەڵگرتن لە گوناه و تاوان ئەمە سەبەبێکی دووش یعنی بەنسبەت موسڵمان و ڕەمەزان و غەیر ڕەمەزان هەر ئیش و کاری هاتە پێش و فەرقی نییە بڵێ وەڵا ئەمە ڕەمەزانە با بوەسم نە ئەسڵەن چاکتر وایە لە ڕەمەزانە بکرێ هەم ئەجری زۆرترە هەم ئینسان تاقەی ئیمانی و شوحنەی ئیمانی زۆرترە زۆر نزیک بۆتەوە لە خوا بۆ عیبادەت و تاعەتانە بۆیە هاوکاتبوونی بەدر و غەزاکان و ڕووداوە گەورەکان لەگەڵ ڕەمەزانە لە ڕووی دین و دینداری و شتێکی زۆر گونجاو و هاوسازن بێ نەترسین نەخێر مەبەستیانی باشترە یعنی لە ڕەمەزانە خەڵک ئیستیعدادی ئیمانی زۆرتر ئێستا تۆ سەرکە لە ڕەمەزانە زۆر کەس کە ئیلتیزامی نییە تەوبەکە لە ڕەمەزانە زۆر کەس نایە بۆ مزگەوت دێ بۆ مزگەوت لە ڕەمەزانە خەڵکی بە درێژای ئەم ساڵە ڕۆژوو ناگری ئەو مانگە بەیەکۆ بە ڕۆژوە بێ لەسەر یەک نایشکێنێ مناڵ زۆر کەس مەسا ڕۆژوەگرێت کە ینی تۆ سەر سوڕەمێنێ هەندێک مەسلا ئافرەتوشت کە بەو شێوە ئیلتیزاماتی نییە و داپۆشراوە نییە لە ڕەمەزانە مەسا ئیلتیزامی پێیاکە و ئەوانە هەندێک کەس حتا من بیستمە هەندێک کەس عراق خواتەوە هەندێک سیفەت و شتی خراپ و ئەو گوناه و تاوانی لە ڕەمەزان وازی لێن زۆر ڕاستە دکتۆر محەممەد بەدەر لەوەی وەکو زانایەکی ئاینی تۆ پیاوێکی سیاسیشی ناپێ مۆزوعەکە سیاسی کەم ئاماژەت بە دووسێ خاڵی جوان کرد کە پەیامبەری ئیسلام کە ئەم ئیشە دەکات چۆن پلانی بۆ دادنێ دەمەوێت شیکردنەوەیەکی بەڕێز هەم وەکو زانایەکی ینی وەکو پیاوێکی ڕێشت لە سیاست تاسبی کردووە زۆر جارێسە دەبینین دەڵێ کورە بەشکن خوا بیکە ینی هەموو شتێکمان داوەتە دەستخوا پاڵمان داوەتەوە ئەگەر بچینەوە ینی با ئێستا بگەڕێنەوە ساڵی دوی کۆچیە حەڤەی ڕەمەزانە پەیامبەری ئیسلام و یارانی ڕوبەڕووی مەترسیەکی وابوونەتەوە باس لەوە کرد پلانیان دانا ڕێخستنی هەبوو مخابڕاتی هەبوو لەوەی کەس جێشەکە لەکوێیە کەی دێ کاروانەکە دەکەوێت دێ ئەمە چیمان پێڵە یانی ئێستا ئەم پاڵدانەوەی ئەمە پاڵمانداوەتەوە کورە هەموو شتێک خوا دەسەڵاتی و بابیکە و ئەمانە وڵی خۆی مەحموود شید خەتابێ لیواڕوکنێکی ئەسکەری عێراقی بۆ پیاوێکی موسڵمان بووە ئەوە کتێبێکی نووسێ بە ناوی الرەسول القائد باسی جەنگەکانی و شێوەی جەنگەکانی و ئەو داهێنانە کە پێغەمبەر کردوێتی و ئەو شتانی بەکارێ ناوە لە حەرب و غەزەواتەکانیان بەڕاستی هەر کەسێ حەزکا و کتێب بخوێن توشتی زۆری تایە بەس من لێرە ئیشارەت بە چەند شتێ بکەم یەکەم لە ڕووی مخابەراتی و پێغەمبەر خوا زۆر ورد متابعەی قوڕیشی کردووە هەر لە مەککە دەرەوەی مەککە جم و جوڵەکانیان جم و جوڵی سەربازیان جم و جوڵی ئابووریان جم و جوڵی کۆمەڵایەتیان جم و جوڵی سیاسی و علاقاتیان لەگەڵ هۆز و قەبایل و شتەکانە پێغەمبەر هەمووی زانی و معلوماتی لەسەر هەبوو حتا ئەو کاتی کە قوڕیش ئەیانەوێ بێن بۆ حربی خەندەق و ئەحزاب دەوری مەدینەبان و بە یەکجاری موسڵمانان لە بێخ بێنن پێش ئەوە بێن بە چەند ڕۆژێک پێغەمبەری خوا خەبەری هەیە یعنی بە چەند ڕۆژێکی زۆر کە عەباس ئیمامی لێوە موسڵمان بوو ئەوان پێی نازانن پیاوێک بە کرێگرێ
زۆر بەپەلە بێ بۆ مەدینە هەواڵ بە پێغەمبەر بدە بۆیە پێغەمبەری خوا لەوێ بیرەکات و چی بکەن ئەو خەندەقەش کاڵەکەن دیارە ئەو خەندەقە ماوەکی پێچێت چەند ڕۆژی ئەوێ تا ئەو خەنەقەوەنە قوڵ بێ مەسافەکەی چەند مەتر بێ و چەند مەتر قوڵ بێ کە ئەسب نەتوانێت باز باتیە یعنی ئەسب نەتوانێت ئەسب مەگەریتێ زۆر سوارێکی عجایب بێ توانی بێتی بازبانە ئەسب بوو وشتروشت نەیتوانی بازی تیابە ئەوەنە قوڵ بوو ئەوەنە مەسافەکەشی پان بووە ئێمە پێغەمبەر مخابراتی بە خۆت بۆی زانیت قوڕیش بە نیازی چی اینجا پێغەمبەر خوا هەر کاتێ غەزای کردووە ئەڵێ ئەم غەزا نییە نەیوت بە کەس بۆ کوێڕۆ هەنی کە دەرچوونتی کێ وڵاق و سیلاح و شتی حازرە با دەرچی ناتوانین بۆسی نەیوت بە کەس بۆ کوێڕۆ ئەمە سێ نوع جاسوسی ناردۆ بۆ معلومات کۆکردنەوە کاتێ دەرچوون بۆ شام جاسوسی ناردۆ کە کەی ڕۆشتوو ئەو کاتەش چووە بۆیان بەس فریان نەکەوت ئەڵێ تەک دوو ڕۆژ تێپەڕی بوون لەو شوێنەکە پێغەمبەر چوو کەمینی وەدانان لەو سەرۆ گەڕانەوە هەم نەفەری داناوە چوون جێشەکەی ینی قافڵەکەیان بینیوە ئەبوو سوفیان و قافڵەکەیان بینیوە دوو نەفەر تەڵحەی کوڕی محەممەد کوڕی تەڵحە و سەعیدی کوڕی زەید ئەم دوو نەفەری ناردوو دوایش کە نزیکیش بوونەتەوە پێغەمبەر خوا بەسبەسی کوڕی عەمری ناردوو ئەمەش پیاوێکی تری زۆر و توریا بووە ئەمەشی ناردۆ معلوماتی تەواوی لەسەر جێشەکە کۆ کردوتەوە یعنی ئەمە ئەوە گەنی پێغەمبەر خوا زۆر ود ئەمە یەک دوو لە ئەسنای شەڕەکە ینی پێغەمبەری خوا شەڕی قورێش یا بڵێن عەرەبەکان لەوە پێش هەر شەڕی کەڕوفەڕ بوو ینی پەلامار بە و ڕاکە و دەست بۆشێن ڕاک بەس ئەمە یەکەم جار پێغەمبەری خوا شەڕی سەف و ڕیز و ئەمانەی داهێنا ئاوا بە سەف بۆسن و بە ڕیز و ئەوانەوە تیرۆشێنەکانی لە شوێنێکەوە دانا ئەوانی شمشێران بەدەستێ لە شوێنی کاو اینجا ئەو نەفەران ئەچنە ساحە و مەیدانەکە و شەڕەکەن نەفەری تری دیاریکراوی دانا و یعنی کۆمەڵێک ئەسالیبی تازەی شەڕی داهێنا کە لەناو عەرەبەکانی شاباو نەبوو عليه الصلاة والسلام کاتێکا پێیانبەر بوو خۆی توانێت تەوەکەلت عەلە الله بڕۆن لە ئەوەشی کردو لە پاڵی شاپلان شتێکی تر کە زۆر گرنگە مسلمانان کە هاتن ماڵ و حاڵیان جێهێڵا بوو أخرجوا من ديارهم وأموالهم قرآن شارت بيك لما قالوا حالي خويا عند كران زور فقير بون لسر مالي أنصاري كان بون لمزقوتا بون هنديكان أماش بيركنوكي قولي بيغمر وك أم كاروانە زۆر گەورە بۆ کاروانی قوڕێش زۆر گەورە بوو پارە و سەرۆت و سامانێکی زۆر و کەلوپەلوشتێکی زۆری پێبوو لەم سەرۆکچوون پاڕشتی زۆریان پێبوو لەو سەرۆکاتنەوە شتومەکێکی زۆریان پێبوو بۆیە لە هەر سەرێکیانەوە پێغەمبەر دەستی بگرتایە ساسم بەسەر ئەم کاروانە شتێکی زۆر و ماڵێکی زۆر و سەرۆتێکی زۆری قوڕێشی ئەکەوتە دەست کە ئەیتوانی بەشێکی باشی ئەو بارە ئابووری خراپەی موسڵمانانی پێڕاستکاتەوە ئەمە یەک دوو ئەمەش بەڵگەیەکی ترە کە ئەم ئیسلامە بە جیهاد و بە خەبات و بەس هەوڵ و قووەت و هێز سەرەکەوی یعنی ئەمە دەری خست ئەها پێغەمبەر موسڵمان کە لە مەکا بوون دەسەڵاتیان نەبوو چۆن ئەیان چەوساندن چۆن عەزیەتیانەدان چوو بەڵام سێ کە پایەگا و بنکە و مەقەڕێکی بۆ دروست بکە ئەنسارەکانن ئەوەتە مەسالیحی قوڕێشە خاتە خەتەر و ئەوەتە ڕێ لە قوڕێشەگری ئەوەتە ڕوبەڕووی قوڕێشە بێتەوە قووەت قوڕێش هەرچی قووەتی هێناوێتی پێغەمبەری خوا بە قووەتێکی کەم و کە یەک لەسەر سێی ژمارە ئەوانە و لە ڕووی ئەسپ و وڵاق و شتەکان و زۆر لەوان کەمترانی دوو ئەسپیان پێ دوو ئەسپ و ماینیان پێ پێغەمبەر و جێیشەکە باشە یەکی ئەو دوانێک کردۆ بە قایدی دوو سەری جەبهەکە بەڵام ئەوان 200یان پێ دەی ئەمە لە ڕووی عەسکەریەوە نەسلێکی گەورە و کە پێغەمبەر تۆماری کرد بۆ ئەوی کەواکو بیسەلمێنێ ئەم ئیسلامە هەرچۆنێ بەیان و تەبلیغ و ڕوونکردنەوە و دەعوە و بانگەوازە هێز و قووەتیشە بۆی کەوا پارێزگاری لەو دەعوە و بانگەوازە کەواتە کاک دکتۆر ئەو پندوانانەی کە لە جەنگی بەدردا فێری دەبین چین یاخود بە شێوازێکی تر بڵێن جەنگی بەدر چ پندوانەیەکی پێوە وەڵی توانم کورتی کەمەوە لەم چەند خاڵە یەکەم ئیسلام سەرکەوتن و سەرخستن و ئەمەی بێتە باڵا دەست و حکوومەت و دەسەڵات و خەڵک لە سای شەریعەتا بەحەسێتەوە یەکێ لە سەبەب ڕئیسیەکانی جیهاد و هێز و بەکارهێنانی هێزە بەو شێوە منەظەمەی کەواکو ئیسلام ئەمری پێکا عولەما فەرمون خوای گەورە لە قورئانە 3 جار باسی ظهوری ئیسلامی کردو ینی سەرکەوتنی ئیسلام و زاڵبوون و باڵا دەستبوونی هەر 3 جارەکە لە پێش و دوای ئاەتەکان و باسی جیهادەکە مانایە بە جیهاد ئەو خاڵ یەکەم خاڵی دوو جەنگی بەدر وەکو بڵێ حاڵەتێک بوو یاتوان بڵێ قۆناغێکی فاسیل بوو لە بینی قۆناغی لاوازی و قۆناغی بەهێزی موسڵمانانە یعنی گۆڕانکارێکی دروست کرد هەتا قورئان بە یەوم الفورقان ناوێ بە یعنی تر ڕۆژی جیاکەرەوە یعنی موسڵمانان لەو حاڵەتەی پێشوو کۆتایی هاتن چونتە حاڵەتێکی کە و کۆناغێکەوە
کە هێز و دەسەڵاتیان پیا کردو. سێ بەڕاستی دوای ئەم غەزوە کە سومعی مسلمانان لە مەدینە و دەوروبەری و هەتا لە مەکەوانە خەڵک لە مەدینە مسلمان بوو، خەڵک لە مەکە هەتا هەندێک لەوانە کە بەشداری شەڕەکەیان کرد لە قوڕیش دوای مسلمان بوو، دوای چەند مانگی هاتن مسلمان بوون. ئەمەش بووە هۆی ئەوەی کواکو ئیسلام بڵاو بێت. یعنی لەو پێش خەڵک ئینتیزارێک بزانن ئەم سراعی بینی پێغەمبەر و سەڵاسەم قوڕیشە چی لێ دێ. ئێستا بۆیان دەرکە و محەممەد زاڵ بوو، سەرکەوتووی ئەم وردەوە دە ڕۆژ لە ڕۆژ بەرەو پێش ئەڕوا لەبەرەوە زۆر خەڵک بیریان لەوە کردو مسلمان بوون و زۆر خەڵکیش مسلمان بوو. خاڵێکی تر کە لە باسەکەی پێشە ئاماژەم پێکرد لێرەوە قۆناغێکی تازە دەستی پێکرد کە مسلمان ئەتوان سەرچاوێکی تری دارایی پیاکەن کە ئەوش غەنایم و دەستکەوتە کە لە دوژمنەکان بەو غەزا و جەنگ و جیهادە دەستیانەکەوێت کە ئەوش زۆر گرنگ بوو بۆ قۆناغە بۆ مسلمانان. پاشان نەسر سەرکەوتن دووشتی پێویستە وەکو لەم غەزوە بۆمان دەرەکەوێت. جانیبە مادی و دنیایەکە کە چەک و پێویستی و سەرباز و خێتە و پلان ئەوانەیە جانیبە معنەوێکە کە پێمەکە زۆر دوعاە کرد، زۆرە پاڕایەوە، زۆر لاڵەیە کرد لەخوا. یعنی دوای ئەو هەرچی ئەسبابی مادیە بەکاریە نابوو دوعا و پاڕانەوەیکی زۆر لە ڕادەبەدەریە کرد کە تر ئەو بکرە لە من بەزەیم پێها وەنە ئەپاڕایەوە وەنە دوعاە کرد ئەوەنە پاڕایەوە. ئەوش معنەوە هەردوو سەبەبی مادی و معنەوی لەم جەنگا دەوری هەبوو. پاشانیش بەڕاستی لێرەشەوە دەرکەوت کە مسلمان ئەبێ وریابێ، ئەبێ ئاگای لە دەوروبەر و واقع و شتەکەی خۆی بێ. یعنی نابێ مسلمانێک هەر لە مزگەوتان نوێژەکەی خۆی بکەونزانێت. ئەوتە پێغەمبەری خوا خەبەری مەککە ئەزانێ، خەبەری شام ئەزانێ، خەبەری ئەو ڕێگەوبانە ئەزانێ، چۆن ئەجوڵێت، چی ئەکا، چی ناکا. معنای بێ مسلمان ئاگای لە واقع بێ، ئاگای لە دەوروبەری بێ، لە دەوروبەری نزیکی خۆی دەوروبەری دووریشی. مسلمان نابێ بێ ئاگا بێ و هەر کەس ئەگەر بەڕاستی شوێنی پێغەمبەر کەوتووە ئیسلام هەر نوێژ و ڕۆژوونی. ئەمەی پێغەمبەر دەریخست بەڕاستی لەو کاتا ئەمە ساڵی دومی کۆچیە، هەندی ئەحکامێش دادانە بەزیوە، باسی ڕیبا و باسی معاملات و باسی هەندێک مەسائلی خێزان و زەواجوانە هەندی ئەحکامێش دادانە بەزیوە کە تا ساڵی 12 کۆچی وحی دێ. ئەمە 2 ساڵ بەسەر کۆچە تێپەڕی ئەمە ڕووی داوە. ئێدەی تۆ هەبێ بزانی مەسا ئەم دیفاع لە ئیسلام و ئەمر بە معروف و نەهی لە منکەر و جیهاد و هێز و ڕێخستنی مسلمانان و ئەمانە چەند گرنگە. زۆر باشە کاک دوکتۆر باست لەوە کرد کە لە جەنگی بەدرا پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێت زۆر دوعای کرد و زۆریش پاڕاوەتەوە. کەواتە دوعا و پاڕانەوە و چاوەڕوانی سەرکەوتن لە خوای گەورە تا چەندە پێویستە کە هەمیشە بوونیان هەبێت. من ئەوە باس کرد کەوتم ینی هەردوو سەبەبەکە گرنگە. تۆ نابێ بۆ دوعا واز لە ئەسباب بێنی و نابێ بە ئەسبابیش تەنها پشت بە ئەسبابی مادی و دنیایی بەس. هەردووکی پێویست. ئێمە لە هەموو غەزەواتەکانی پێغەمبەر هەردووکیانە بینین. یعنی هەردووکیانە بینین دوعا نوێژ ئیلتیزام ئەو تا لە گەرمەی غەزا ئەبێ نوێشکی. سەڵاتی خەوفەیە، سەڵاتی جەماعە هەیە لەو کاتە، ینی سەڵاتی جەماعە هەیە لە ئەسنای شەڕەکە. کەواتە دکتۆر یعنی هەر لەو وانانەی لەو خاڵانەی باست کرد، یعنی من پێم خۆشە بەڕاستی زیاتر کاتیشمان هەیە تۆزێک لەسەر ئەم بابەتە بۆسین. ساڵی دوی کۆچیە، تەنها 2 ساڵ بەسەر کۆچی پەیامبەری ئیسلام تێپەڕیوە، هێشتا ڕەنگە لە 2 ساڵ ئەحکام دابەزێت. لەو پێشە باسی عەقیدە و ئیمان و ئاخیرەت و ئەوانەیە. لە شاری مەدینە ڕەنگە مسلمانێک کە 2 ساڵ کۆچی کرد هێشتا هەر فریایەوە نەکەوت بێت، تەنانەت خانوویەکی خۆی بێ یاخود بەپێ ئەو بارودۆخی ئەو کاتە ئەو زەختە زۆرە لە سەریان. بەڵام پەیامبەری ئیسلام وەکو قاعیدێک لە ماوەی ئەو 2 ساڵە توانی شکۆی جەماعەتی قوڕیش بشکێنێت، تەنانەت بەشێکی زۆر لە سەرکردە و سالارەکانیان لە شەڕەکەیان بکوژێت. قایدی جێیشەکە بووە و کوژرا، زۆرە لە سەرکردەکانیان کوژران لەو شەڕ. ئەبوو جەهل پێم وابێت لەم شەڕ. ئەبوو جەهل ئەو عەمرە کە قائیدی یەکەمی جێیشەکە بوو ئەوانە کوژرا. کەواتە لێرە چوانەیەک فێرە بین دەبێت ئەمیری مسلمانان، قایدی مسلمان و خودی مسلمانان چەندێک وانە لەوە فێر بن کە پەیامبەری ئیسلام لەبەرەوەی هەم پەیامبەر بوو هەم قایدێکی باش و بە 2 ساڵ توانی ئەو شاری لێیان دەرکرد شکۆیان بشکێنێ. بڵایەوە حەزەکەم لەسەر یەک فەقەری زۆر بوەسین. ئەوژەوەیە وەکو باسم کرد هەم جاری یەکەم کە پێغەمبەری خوا بە 150 نەفەر چووە کە چوون بۆ شام ڕێی لێگرتون تووشیان نهاتووە. هەم جاری دووەم هەردوو جارەکە پێغەمبەر خۆی قایدی جێشەکەیەکە. پێغەمبەر دانیشتووە قاید لە وڵاتێکی دوور دانیشتووە و لە شوێنێکی قایم و خەڵک بنێرێ، خۆی لەگەڵیان خۆی قیادەی جێشەکەیەکە. حتا ینی هەندێک سەحابە لە کاتی بەدرا ڕوبەڕوو بوونەوە خەریکە جێشەکانی تر شەڕ دەست پێکە ئەڵێن بە پێغەمبەر خوا با شوێنێک بۆ دروستکردنوانی حیمایە بۆ دانێ، ینی خۆی ناڵێ سەحابەکان بۆی تەرتیبەکەن. ینی
پیادەبوونی پێغەمبەر بە فعلی ناو خەڵکەکە ئەوەی کردو ئەوە یەک ئەوەی کە جەنابیش دەفەرمی بەڕاستی پێغەمبەری خوا هەر کە دەرچووە هەر هاتووە بۆ مەدینە ئەوتە هەر لە بەیعەتی عەقەبەی دووهەمە ئەڵێ من بێمە ناو ئێوە بێ وەکو ژن و مناڵەکانی خۆتان بمپارێزم من و موسڵمانان بەیعەتی ئەوە لە ئەنساریەکان وەرەگری یعنی بەیعەتی ئەوە وەرەگری کەوە ئەمانە وەکو ماڵ و ژن و خێزانی خۆیان دیفاع لە پێغەمبەر لە موسڵمانان بکەن یعنی پێغەمبەر هەر یەکسەر کە هیجرەت دەکات بیر لەوە کاتۆ بنکەیەکی ئەمنی سەربازی بۆ خۆی دروستکە هەم خۆیان پارێزراو بن تیا هەم بتوانن زەربە لە دوژمنەکەیان بن تۆڵە لە دوژمنەکەیان بکەنەوە ئەوان کە بوونەتە عەرقەل لە بەردەمی ئەم بانگەواز و داعوا لایەن با چکەوان لوغەی منطق و عەقڵ و علم و تێگەشتن و داعوانە تێنەگەشتن ئەو چەند ساڵە زۆرە داعوە لە مەکا بوو ینی هیچ قبوڵیان نەکرد ژمارەی کەمیان نەبێ حتى قرآن وإنه لذكر لك ولقومك أم قرآن أم إسلام بيته ناو سمعيك جوري أي محمد بوتو بو قومكش أقرب شوي بلام قريش لما يناوي أم ناو جوري ناوي أم دجايات إسلام حتى زور بيان سري أنا شت تقلو لسري الروح لبروا بيغمرك هل لسرته هجرته بيني لو كلتك أم مدينة شوينك بيه بنكيك إسلام بيه ليو انطلاقك أوش بلين بيغمرك براسي بيستويتي حتى بكري شەڕ نەبێ شەڕ و نەدا بەڵام تر هەندێک جایشتن ناچارە بێ مەس ئەو کاروانە ئەڵێ ئێمە کۆمەڵە چەکداری زۆرە ڕۆین ڕیان لێگرن خۆمانە شەڕ ناکەن لەگەڵ ئێمە 300 کەسن ئەوان بە 40-50 کەسۆ دەسەگرین بەسەری و تاو شەڕ نابێ بەڵامی تەوتە قوڕێش قواتێکی زۆری نێوتی پێ ینی ناچارە بێکوێتەوە واقعەکە ناچارە شەڕ بکە جوان زۆر باشە دکتۆر ینی وەکو کۆتا پەیام وەکو کۆتا قسە دەمەوێت زۆر جا خەڵک شانازی بەوە کە شوێنکەوتی فران بیر و باوەڕە فلان شخصە فلان کەسە چ مێژووی نزیک مێژووی دوور کەواتێمە وەکو مسلمانان مێژووی پەیامبەرەکەمان و ڕۆژگاری خلافەتەکەی و ئەمیریەتەکەی و قایدەکەی ئەوەندە و دواتریش یارانی ئەوەندە شکۆدار و با بڵێن پڕزانیاری و پڕمعریفەیە کە ئێمە لێ ورد بینەوە لێ بخوێنەوە ئیتر بۆ ژیانی ئێستامان کێشەمان نەبێ سوودی وەرگرین وڵی ناوەکەیم لە یاد نێ بەس فەیلسوفێکی ئەوروپی ئەڵێ هەڵێ ئەو محەممەدەی سە زین و بواە تۆ ئەوە نە دانا بووە ئەوە نە شارەزا بوو ئەوە نە حەکیم بووە هەرچی کێشە لە دنیا هەیە ئەوەنەی چاییە قاوەیە بخۆیت و حەلێ کرد ئێمە کابرای ئەوە ئەم سەرکردە هیندیەکە ینی گراندی ئەڵێ بەرگێکی ژیانی محەممەد بخوێندەوە تۆ خۆزگای بەرگەکەی تریش بخوێنێت بەڕاستین پیاوە گەورەی بەڕاخی هەر چۆن بڵێ عەزیمە ئەمە کەڵێن بەشم شێر ئیسلامی بڵاو کردو هیچی وانی ئەم ڕەحمەت بوو ئەم خێر بوو ئەم خێر و بێر بوو ئەم بە عەقڵ و مەنتیق ئەوەنە وای کردوتە ئێستش زۆرترین خەڵکی ئەم سەرزەوی شوێنی ئاینەکەی بکەوت ئەوە ینی نەیارەکان و دوژمنەکانی وەڵێن جای خۆشەویستان و دۆستانی و شوێن کەوتوانی بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر محەممەد بامۆکی زانای ئاینی مامۆستایان زۆر سپاس بۆ ئێوە دوبارە زۆر بەخێر بیت. بەڵێزان هاوکارانمان ڤیتێکیان بۆ ئامادەکردین دوو خانم کە خوشکن لە مانگە پیرۆزەیە ئەمان چوونەتە لایەن گفتوگویان لەگەڵ کردوون بەشێک لە قورئانی پیرۆزیان لەبەر کردووە ئێمەش پێکەوە لەگەڵێەوە بینەری ئەو دیمەنانە دەبین. چیش مورد احتمال چند درس تاخوین؟ بابا كان أول كسي درس واخد درس يكم چی تاخوین؟ قراءة قراءة لشوين درينا؟ لسورة نوح كاتب يقول احتمال بخير مزانا شون تخينتو؟ بسم الله الرحمن الرحيم إنا أرسلنا نوحا إلى قومه أن أنذر قومك من قبل أن يأتهم عذاب أليم قال يا قوم إني لكم نذير مبين أن اعبدوا الله واتقوا وأطيعون. دەست زۆر باشە. هەی دەستی دووە؟ پەیڕۆ. لە پەیڕۆ شوێن درێنا؟
لا دسباكي. زۆر باشە. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين وبه نستعين سپاس و ستایش بۆ خوای گەورە الحمد لله ئەو دووگڵە جوانم هینایەتی ئەو دەستگای تاوەکو ئینشاءالله پەروەردە بن بۆ دوا ڕۆژ ببنە چرایەکی ڕۆناک بۆ کۆمەڵگایەکەمان ئینشاءالله تاوەکو خزمەت بکەین بە قورئانی پیرۆز. ئەوانە لەخوایان ئەفتەی ڕۆژێک دێنە ئێڵە ئێستا لەبەی لە قوتابخانەشن ئەویان ناوی دەرگا شەپۆلی چوارە ئەوشە ناوی ڕوخۆ شەپۆلی سێمی بناڕەتیە ئەفتەی ڕۆژێک دێنە ئێڵە کە لێکوانە دەرسەکان زۆر بە جوان دێنەوە الحەمدولله لە فەزلی خوای بەزیادبی دەستخۆشی لە بەڕێوەبەر و هەروە سەرۆشی ئەو دەستگای وەرەوە مامۆستای بەڕێزەکان دەکەم بەڕاستی پێیان زۆر مادوونە و دێنەوە لە مارش هاوکاریان دەبم وەداچی بەڕێزشیان هاوکاریان دەکاتن و لێپرسنەوەشیان لەگە دەکەین الحەمدولله قەڵەمی قورئانیشمان لۆ کڕینە و ڕۆژانەش بە خۆم دەیانهێن بە خۆشم دەیان بمەوە کە لەو دەستگایی کە دەوام دەکەن الحەمدولله. بسم الله الرحمن الرحيم من نام بوگەز دڵشادە تەمەنم 10 ساڵە پۆلی چوارم من حەز دەکەم هەموو کەسێک بەشداری ئەم پرۆژێ بکاتم پرۆژەیەکی زۆر خۆشە دایک و باوکم هاوکاریم دەکەن من زۆکونی و قورئان لەبەرە. ڕۆخۆژیان ئەنگۆ چەند دەرستان خوێن؟ سێ دەرسێکم ستان خوێن؟ قراءة دەچێنە لە قراءەی؟ متەففین. دەتوانینەوە بخوێنی متەففین؟ دەبێت خوێنە چیژە بەڕێزەکان؟ بسم الله الرحمن الرحيم ويل للمطففين الذين إذا اكتالوا على الناس يستوفون وإذا كالوهم أو وزنوهم يخسرون ألا يظن أولئك أنهم مبعوثون ليوم عظيم يوم يقوم الناس لرب العالمين. دەست خۆش بی ئەدی لە تەحفیز لە چێن دەرێنە لەبەرکردنێ دەتوانێت ئێستا سوورەتێکم لەبەر دەبرێ سوورەتی وەڵدوحەم لەبەردرێ. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم والضحى والليل إذا سجى ما ودعك ربك وما قلى وللآخرة خير لك من الأولى ولسوف يعطيك ربك فترضى. دەست خۆش بی بە تایبەتی برێن ئێستا هەر پارە شەر نییە تو بکە خوارە بین و مارێت تاو دەوی پەروەردەیان بکەم ئەگەر لە منداڵیەوە پەروەردەم لەسەر قورئانی پیرۆز بێگومان سبێنی لە خۆم ئیسراعەت دەکەم وەکو دەبینین چەندین چوڕەکمان ڕۆژانە جێ لێ دەبی پارەی زۆر لە بەردەستیدایە شتی زۆر بەڵام ئەخلاقی تاو نەبووە و ئینشاءالله منیش تەمەنام لە خوای گەورە داوا دەکەم لە هەموو ئەو بەڕێزانەی کە منداڵیان هەیە بینی لەو دەستگانە لەو شێوە ئەو دەستگانە پەروەردەیان کەین تاوەکو کۆمەڵگایەکی دروست و تەندروست دروست بیتن هەروەکو لە ئەو کە لێرکوانە چەندین کتای پەیڕەمیان هەیە چەندین چوڕۆژ تێدایە ئەو چوڕەکانە زۆر کاریگەریە بۆیان کە منداڵ زۆر ئاز دەکات مرۆڤ قورئانی پیرۆز ئەگەر لە منداڵیەوە فێر بوو وەکو پێغەمبەرمان صلی الله علیه و سلم بە قوربانی من اللهم صل علی محمد دەفەرمی هەر منداڵێک کە لە منداڵیەوە فێرە قورئان بوو وەکو ئەوە لەگە خین و گۆشتی تێکردم ئینشاءالله و ئەمیش داوام لە خوای گەورەیە ئەو منداڵانم کە هیناتە ئێرە ئینشاءالله باش پەروەردە بن و دوا ڕۆژێکی باشیان هەبیتن. وڵا بۆ خۆم لێکوانە قوتابیمەوە کە ئینسانێک لە کانیوایەوەی ئاوی خوارد ئاز دەکا ئیتریش تێدا ئاو بخواتەوە من بۆ خۆم لێکوانە کە قوتابی بمەوە قورئان لەبەر کردو الحەمدولله ئەو منداڵانەش ئاز دەکەم لەو کانیاوەی ئاو بخۆنەوە سازگاری بەوشی ئینشاءالله پەروەردە دەبن و لە داهاتوو ئینشاءالله ئەوانیش ببنە خزمەتکاری قورئان و لەو دەستگایە ببنە مامۆستا ئینشاءالله. من نام ڕۆخۆش دڵشادە لە قوتابخانە پۆلی سێمی بنەڕەتیمان تەمەنم 9 ساڵە 2 ساڵە لەو دەستگا دەخوێن و سوپاسی مامۆستایەکان دەکەم سوپاسی دایک و باوکم دەکەم کە یارمەتیم دەدەن ئەو قورئانە پیرۆزە لەبەرکەم. سوورەتی والعصر لەبرێ. بسم الله الرحمن الرحيم والعصر إن الإنسان لفي خسر إن الذين آمنوا وعملوا الصالحات والتواصوا بالحق والتواصوا بالصبر. من سودم لێرە بینی وە کاتێک کە دەستمە دەرەوە دوحاکان دەکەم و دەستمە توالێت و دەستمە هەر جێک دوحاکان گشتی فێر بمە سوپاسی مامۆستاکان زۆر دەکەم. شێوازی لەبەرکردنەکەم
دایک و باوکم یارمەتیم دەدەن بە خۆشم بە قەلم قورئان ئەیخوێنم لەبەر دوای کە لەبەر دەکەم دەچم لەکەن دایک و باوکم ئەڵێمەوە ئەگە غەڵەتم هەبێت ئەیخینمەوە و دیسان لە دایک و باوکم ئەپرسم لێم بپرسن. چیرە بە ڕێزەکانم پێغەمبەرمان صلی الله علیه وسلم دەفەرمێ خەیرکم من تعلم القرآن وعلمه باشترین کەس ئەو کەسەی قورئانی فێربی و ئیشی لێکەوە. دووبارە سڵاوتان لێ ئایزان لە بەشی دووهەمی بەرنامەکەماندا دەمانەوێت باس لە ئیمان و گەوهری ئیمان بکەین لە ڕوانگەی عیرفان و وەروە ئەدەبیاتی عیرفانیەوە. بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا محەممەد باران شارەزا لە ئەدەبیاتی عیرفانی. مامۆستا محەممەد زۆر بەخێر بێن. سڵاوی خواتان سپاسانەکە مەمنون. هەستەکان و خۆش بێ بۆم درەنگ وەختە لە کاتمان گرتی سواس دەکەی خوا بەخێر بێ. گەلەوە دەست پێ بکەم کە ئەپرسین گەوهری ئیمان چیە جارێ هەر با لە ڕوانگەکەی بەڕێستانەوە لە ڕوانگەی عیرفانیەوە برسین ئیمان چییە یان بەچی ئەوترێ ئیمان کامەیە ئیمان. بسم الله الرحمن الرحيم رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقهوا قولي. ای خدای پاک و بی انباز و یار دستگیر و جرم ما را درگذار. یاد ما را سخنهای رقیق کن به رحمارت تو را ای خوش رفیق. گر خطا گفتیم اصلاحش تو کن گر خطا گفتیم اصلاحش تو کن مصلحی تو ای تو سلطانی سخن. کیمیا داری که تبدیلش کنی گرچه جویی خون بود نیلش کنی. این چونین میناگری ها کاری توست این چونین اکسیرها ز اسرار توست. برا عزیزکەم سڵاوی خواتان لێبێ سڵاو ڕەحمەت و بەرەکەت لەم کاتە پیرۆزەی شەویەکی پڕ نووری مانگی ڕەمەزان لە تەواوی بینەرانی کەناڵە جوانەکەتان بێت. بێگومان گەر بمانەوێت لە ڕوانگەی عاریفانەوە لە ئیمان و گەوهەریمان بکۆڵینەوە ئەوە بابەتێکی ئەوەندە شیرین و پڕچێژە کە ئەتوانین بڵێن یەکێکە لەو بابەتانەی کە هەتا لە نێویدا بژی و هەتا لێی بکۆڵیتەوە زیاتر و زیاتر قورب و نزیکیت لە پەروەردگار هەستپێکی. بێگومان ئەتوانین بڵێن گەوهەری ئیمان یاخود ئیمان گەوهەرێکە زێڕێکە. گەوهەر لەکوێیە؟ گەوهەر لە نێو سەدەفایە. سەدەفیش کوێیە بۆ ئیمان؟ دڵی ئینسانە، قەلبی ئینسانە. تەبعاً پەروەردگار خۆی زاتێکی بێسنوور و بێپایانە. ئەی بۆچی پەروەردگار لە نێو دڵی ئادەمی و ئینسانە جێگەی بێتەوە؟ چونکە دڵی ئادەمی و ئینسان ئەو شوێنەیە کە ئەو پەڕی بێپایان و بێسنوورە. بۆیە گوتراوە قلب المؤمن عرش الرحمن. بۆیە پەروەردگار تەنها لە نێو ئەو دڵەدایە کە جێگە و مەکانی هێوە. تەنها لەو دڵەشە ئەو پەیوەندی و تەواسوولە پڕ لە مەحەبەت و عیشقە لەگەڵ خوایە دروستە بێ. بۆیە ئەتوانی بڵێن ئیمان ئەو لەحەزاتەیە کە مرۆڤ هێڵێکی پەیوەندی لەگەڵ پەروەردگاری خۆیدا دروست کردووە. واتە جگە لە حەیاتە نەفسانی و جەستەی و ئەو هەناسانەی کە ئەیدا جۆرێکتر لە حەیاتی دەستکەوتووە لە ژیانە. ئەو حەیاتە پێڵەن حەیاتی ئیمانی پڕە لە چێش پڕە لەو لە حەزاتانی لەگەڵ پەروەردگارە لە کاتەکانی خۆیان تەواوی پڕ بووە لە ئەو کەین و بەینەی کە لەگەڵ پەروەردگاری خواهەیەتی. واتە دروستکردن و بەرقەرارکردنی پەیوەندیەکە ئەم پەیوەندیە پێی ئەڵێن پەیوەندی ئیمانی. کەواتە توانین بڵێن ئیمان لە دڵدا یاخود کردارە. بێگومان ئیمان شوێنی منبعەکەی دڵە. بەڵام دواتر ئیمان چی ئەکا؟ ئیمان ڕەگ و ڕیشەی چۆن درەختێک سەرەتا لە خاکەوە خۆراک وەردەگرێت و دواتر لق و پۆپ و گەڵاکە و دواتر هیچ درەختێک مەگە زڕ بێ ئەژینە ئیلا ئەبێ بگاتە قۆناغی سەمەر بەری هەبێ ئەبێ میوەی شیرینی هەبێ. ئیمانیش لەو کاتی کە لە زمانەوە لە ئیقرارکردنی زمانەوە ئەگاتە نێو قەلب ئولائیکە کەتەبە فی قولوبهم الئیمان. ئەو کاتی لە دڵدا نەخش و نیگاری ئەبێ ئیمان. ئەو کاتە ئیتر ڕنگدانەوەی لە دەرەوە ئەبێت. ئیتر ئەبێتە عەمەل ئەبێ سەمەرەکەی ببینرێ ئەبێ سەمەرەکەی تام بکرێ ئەبێ بچێژرێ. کەواتە
ئیمان ئەو کاتە زیندوو ئەبێ و ئەگەڕێ ئیمان ئەچێتە نێو کۆمەڵگاوە ئیمان لە نێو زانکۆکان نابێ کەناڵەکان ئیمان پەخشەکەنەوە دوکاندارەکان ئیمان پەخشەکەنەوە واتە کۆمەڵگایەک ژیانێک دروسە بێ کە پڕە لە ئیمان یعنی خاڵی لە ئیمان نییە وەستایەک ئەچی بۆ لای ئیمانی لێڕژێ یعنی ئەو کاتێ تەواوی ئیمان خۆی لە چێوە هاتوو لە ئەمن ینی ئاسایش من متمانەمەیەتەوە متمانم بەرەوەمبەر خوای خۆم دروست کردووە لە نێو ئەو پەیوەندی کە متمانە لەگەڵ خواتە لە دەرەوەش لەگەڵ خەڵکی ڕەنگەداتەوە سەمەرەکە و بەرهەمەکەی هەم خۆت تامی دەکەی ئەو حەلاوە و شیرینی ئیمانەیە چێژی لە تەواوی عیباداتە هەم ئەوێ خەڵکیش بیبینێ بیچێژێ مەولانە چەند جوانەڵێ ئەڵێ زۆرم بیست باسی ئیسلام و ئەوانە ئیمانەوە بەڵام ئادی کوا بەشی چاوم بنێ با ئیتر ئیمانێک ببینم بڕوە کەواتە ئەو کاتێککە ئیمان ڕەنگەداتەوە لە تەواوی کار و کردەوە و عەمەلە ئەو کاتە ئیمان بووەتە پرۆسەیە کە ئیتر بۆ بە کردار بۆ بەوەی کە بەڕاستی لە نێو دڵەوە نەخش و نیگاری بۆ بە عەمەل پرۆسەیەکە لە تەواوی کۆمەلگا و لە تەواوی سیاقە جیاوازەکانی ژیانە ڕەنگەداتەوە کە ئەمەیتر ژیانێکی پڕ لە شیرینی و تاموچێت کەواتە مامۆستا محەممەد ئەلێرەیە ئیتر عیرفان دێتە ئارا و عاریفەکان ئەگەر ئێمە بپرسین ئیمان لە دڵی عاریفێکە ڕنگدانەوەی کردارەکانی ئیمان لە دڵی عاریفێکە لەگەڵ کەسێکە عاریفانە ئیمانی وەرنەکرد بێ جیاوازەکەیان چییە؟ ئیمان بۆ هەر شخصێک دۆزینەوەی ڕووگەیە ئاخر مرۆڤەکان ئێستا زۆربیان بێ ڕووگەژین کەواتە ئەکرێ ئیمانیش دەبێ ڕووگەشت نەدۆزی بێتەوە بەڵێ بێگومان ئەزانین ئەو کاتی کە مرۆڤ ئیمانی حەقیقی تامەکە ئەی چێژێ بەرجەسێ ئەو کاتە ڕووگەی دۆزیێتەوە بەڵام ئەو کاتی لە ظاهری تەنها باسی ئیمانەیە ئەسلەمنا لەگەڵ ئامەنا فەرقی زۆرە قالت الأعراب چیان وتیان ئێمە ئامەنا قل لم تؤمنوا ولكن قولوا أسلمنا ئەوان ولما يدخل الإيمان في قلوبكم ئەڵێ ئێوە تەنها تەسلیم بوون تەنها مسلمان بوون مسلمن هاتوونەتە بەهۆی هەندێک شتەوە هەندێک جار ئینسان مسلمانە بەهۆی هەندێک بابەتی نەفسانی و خواستی کاتی خۆی و بەرژەوەندێکی دنیایی بەس ئیمان ئەو کاتەی دەخالەت ئەکا ئەچێتە ناو دخولەکە بۆ ناو دڵ و قەلبەوە ئەو کاتە هیچ شتێک بوونی نامێنێت جگە لە خواستەکانی محبوب نەبێت کە پەروەردگارە هەرچی ئەو بیەوێت تۆ تەنها و تەنها ئەوە خواسی تۆشە رضی الله عنهم وەڕەضوا ئیتر بەیانی ئەم حاڵەتەیەکە کە عاریفان زۆر جوان باسی مەکەن کەواتە لەو کاتەیە کە ئینسان ڕووگە دۆزێتەوە ئیتر پشت لە خەلقەکە ئیتر هیچ خواستێکی ئەنانیەت لە نێو خۆیدا نامێنێ تەواو بارەکە ماڵی دڵی لە ئەغیار و ڕەقیب و بێگانەکان پاکەکاتەوە خالیسی ئەکات و پاکی ئەکاتەوە تەنها و تەنها ئەو ژیانە معنەوی ئیمانی کە وتمان لەگەڵ خۆی و پەروەردگارە ئەم بوونە ئەم هێڵە لە قورئاندا فەقەد استەمسەکە بالعروة الوثقى عروة الوثقى ئەو خەتەباری کە ئەو هێڵەیە کە ئینسانی مسلمان ئەگاتە پلەی ئیمان و لەگەڵ خوای خۆیە پایداریەکە و ئیقراریەکە کاک محەممەد ئەگەر بەرهەمە یاخود تێکستێکی ئامادە بێت بۆمان بخوێنیتەوە فەرموو باش ئینشاءڵڵا ئیلاهی پەروەردگارە لە تاریکی شەوی تارە لە ئەو پەڕی بێ ئومێدی ژینە هەر تۆی چرای ئومێدیمە ئەی مەرهەم و هەتوانی هەرچی زانی ڕۆژگارە ئاسو دەبەخشی دڵی تەنگ و تەنها و پڕ لە تەم ئیلاهی مەحبوبە لەم دنیا فانیەدا دۆستی حەقیقی و تاکە هاوڕێی حەقیقی سەفەر هەر تۆی پشت بەستن بە تۆ خودایە چەند نیعمەتێکی مەزنە نەجات بوونە لە هاوڕێی نیوە ڕێگا و کۆڵەکە لەرزۆکەکان کە بۆ ساتێکیش نەبوون ئارام دڵ ئیلاهی دڵ کاتێ گۆزەی ئەوینی تۆی لێبڕژێ ژیان سەراپا دەبێتە گوڵستان عالەم دەبێتە دۆستی حەقیقیمە لە نێو لووتکەی پەرێشانی و پاییزی عومر بەهار مژدەی چرۆی نوێ دەدات باران خاکی وشک و شەقار بووی ڕۆحی پەشموردە تێراو دەکات ئیلاهی ئەم دنیا هەرچەند فانی و دوابڕا و ساتیە بەبوونی تۆ ئەوینی تۆ
چ بەهەشتێکی حەقیقیە ئەی تەبیبی گیانی دڵ زیکرت کەشتی نەجاتە و تێری ئەبەدی ناوت شیرینترین خۆراکە و شکێنەری تونیەتی خەبەر ئەو خەبەرەیە کە لای تۆ بێ تەبیبە زەمانێکە کە ڕووکاسی خەبەری نێو ئەم عالەمەی وەختە هەموو گیان ببێتە گوێ بۆ خەبەرەکانی تۆ تۆی کیمیاگەر وەرە و مسی گیان سەر لەبەر بگۆڕە وەرە و لە بەحری عیشقتدا بمان خنکێنە چ خنکانێ کە هەرچی منیەت و ئەنانیەتە بکاتە کەفی کەنارەکان تۆ ئەی پزیشکی گیان و دڵ وەرە و بە ئاوی کەوسەری حکمت سەراپا دڵ بشۆرەوە ئەی تەبیبە ئاوێنەی دڵ لە ژەنگاوی ڕۆژگار ساف بکەوە تا لە جوملەی حەقیقەت بینان خۆ ببینەوە تەبیبە گیان تۆ کە نووری ئاسمان و زەوی بەو مەزنیە چی پێچێ چی پێچێ بەشی دڵێ لەو نورە عەتا فەرموو تۆ کە کریشمەی نورت ئەم عالەمەی تەنیوە دۆزینیوەت بۆ سالیکی ڕێ تەنها تەڵەبێکە بە بۆتەی نوری پڕ عیشقەکە سەیدڵ ئاوەدانە درەختی پیرۆز درەختی ئیمانە و شیری مبارەک لوتفی مەحبوب سەودا و گەڕان تەنها ئیمتحانی ئەوەڵی عیشقی تۆیە هەر تۆی چاوگی ژیانەوە و توانا و گەوهەری بوو إن الله فالق الحب والنوى دەی ئێمەش بژێنەوە ئیلاهی خۆش بە حاڵی ئەوانەی ئەحیات کردنەوە و بینایت پێبەخشی یەک پارچە بە نووری جەماڵت دەبینن المؤمن ينظر بنور الله شیرینتر لەوە چییە خوددا بە بەندەوا بەستەکانی خۆی دەڵێ ئینی ئەنە الله ئەی هاوار لەو ساتەی مەحبوب دێتە گوتن و پێت دەڵێ ئەوە منم خۆش بە حاڵی ئەو کەسەی دوای گەیشتنی بە مەقامی تەفەکر و گەڕان بە دوودا شەرابی دیدارت لە مەقامی ذیکر دەنۆشێ چەند جوانە بردنەوەی عیشقت لە دوای زەلیلی و کزۆڵەیی و ونبوون وێڵبوو چەند جوانە بە ئینایەتی مەحبوب هەفتا جار جەنگی ئەم نەفسە سەرکەشە ببەیتەوە و هەفتا جار بانگی جیهادی ئەکبەر لە بڵندگۆی دڵەوە بڵێ لە بڵندگۆی دڵەوە بڵێ یاخوا دەستەکان خۆش بێ مامۆستا محەممەد وەڵام هەیە لەوە پرسم دەتوان بڵێ هەموو عاریفەکانی زوو بگەڕێنەوە بۆ ئەدەبیاتی کوردی بەتایبەت کلاسیک هەمووانەی کە وەصف و سەنای خودای تاقانەکەن ناخی دڵیان بەیانەکەن بە کۆمەڵێک دێر کە پێ وترێ شعر و وەزن و قافیە هەیە ئێستا ئێمە بۆچی ئەوەنە لە شعر ئەترسین بۆچی ئەوەنە شعرمان لا نامۆ بووە لە کاتێکە هەچی عاریفە و هەچی ئەدەبیاتی عیرفانی کۆن هەیە هەمووی بە تایبەت کلاسیک ئەو هەموو وەسبە جوانە و هەم وێردە جوانەی هەیە بۆ خوددا بۆ پەیامبەرەکەی بێگومان ئیمان نور و عینایەتی خوایە ئەی بەخشێ بەو بەندە خاص و چاک و خالیسانەی کە لەگەڵ پەروەردگاری خۆیانە لەگەڵ ئەو مەحبوبەی خۆیانە ئەزمموی معنەوی تامەکەن هیچ ئەزممونێکی معنەوی نەبوو بە درێژایی مێژوو بەرهەم و سەمەری نەبوو بێ چونکە مەوهیبەیەکی خواییە و ئەو نورە دێتە نێو دڵی ئەو ئینسانەوە کە خاوەنی ئەم ئەزمونە معنەویمانیە بۆیە ئیلا لە دەرەوە نەخش و سەمەری ئەبێ ئەها چەند جوان عاریفەکان و تویانە گۆزە هەرچەند لە دەرەوە جوان و ڕازاوە بێ پڕ نەخش و نیگار و نەخشێنرابێ ئەوە گرنگ نییە گرنگ ئەوەیە لە ناوەوە چی تێدا ڕژابێ واتە گۆزەکە شەراب و شیریش تامی شیرینی تایە یاخود ژەهری تایە کاتێک گۆزەی دڵی هەر ئینسانە کە ئەزمموی معنەوی و ئیمانی بەرجەستە ئەکا خەریکی ئەو ئەزمونەیە بێگومان لە دەرەوە ئەبێت ئەو میوە شیرینە ئەو ئەزمونە شیرینە بدا لە حاڵی تەواوی ئەدیبان و عاریفانی ئێمەدا ئیلا ئەم مەوهی بەخواییە چۆتە نێو قەلبیانەوە لە نێو ئەو دەروونەشەوە لەو عالەمی مەلەکوتەوە یەک دنیا سەمەری جوان هاتۆتەوە کە ئەویش هەندێک لە شێوەی نەثری ئەدەبی و نەثری عیرفانی هەندێک لە شێوەی شعرەوە یعنی
ئیلا ئەبێ ئەمە هەڵڕێژێ ئیلا ئەبێ بێتە دەرەوە چونکە نوری خوایتەیە چونکە عینایەتی خوا لەگەڵ هەموو ئیمانێکە ئیلا عینایەتی خوا هەیە مەگەر ئیمانێک ببێتە سەرچاوەی تەکەببر و ئەنانیەت و خودخواهی و خودپەرستی چونکە هەندێ جار ئیمانەها ئەڵێ یەهدیهم ڕەبهم بئیمانیم خوا هیدایەت بەهۆی ئیمانەوەدا خوا ئیدا یاخود ئەڵێکی یەهدونە بئەمرینا یعنی ئەوەی کە هیدایەتەکەدا لە دوای ئیمانەوە پەروەردگارە زادتهم ئیمانە وعلى ربهم يتوكلون یعنی لە دوای ئیمانەکە ئیلا ئەبێت تەوەکل و پشت پێبەستنت بەخوا هەبێ ئیمانەکە نابێ خودپەرستی دروستکە نابێ حاڵەتێکی خۆپەرستی و ئەنانیەت و شتی نەفسانی پێپیاکەی و ئیمانە واتە لە دەرەوە خەریکی کەسبی شتێکی نەفسانی دنیایی بیت کە زاهریەتی ئیمان ئێستەوا وەرەگیرێ کە لە دەرەوەمی پێیاکرێ بەڵام لە حاڵەتی ئەدیبان و عاریفانی ئەمەدا ئەم حاڵەتە بەڵێ لە یەکێک لە مەوهی بەو سەمرە جوانەکان کە شعرە شعر یەکێکە لەو بەهرە خوایانەی کە پەروەردگار لە دوای ئەزمونە معنەوی ئیمانەکەیان کە ئەم شعرانیان هێناوە کە هەر هەمووی پڕە لە جوانی پڕە لە حەزاتی نزیک بوونەوە لە خوا ئەها سەیریکە یەکێک لەوانەکە ئیقباڵی لاهوریە چەند جوانەڵێ فاش گویم ئەنچە دەردل مضمەر است این کتابی نیز چیزی دیگر است چون به جان در رفت جان دیگر شود جان دیگر شد جهان دیگر شود ئەڵێ هەر ئەوەندەی هاتە نێو دڵی ئێمەوە ئەم پەیامە پیرۆزە ئیتر گیان گۆڕا کە گیان و ڕۆح گۆڕا ئیتر جیهانیش ئەگۆڕێ ئاخر ئێمە بیرمان لەوە چۆتەوە ئەگەر ئینسان خۆی بگۆڕێ ئیتر لە دەرەوەش ئەگۆڕێ لە خەڵک بەرامبەری ئەو تۆ کە بەرهەم و سەمەری جوانت پەخش کردەوە ئیتر خەڵکیش ناچارە هەر بە هەمان شێوە جوابی تۆ باتەوە ئەمان هاتوون لە تەواوی ڕۆح و دڵیانە ئەم گۆڕانکاری ئاخر ئیمان کە هاتە نێو دڵێکەوە ئەڵێ ژێرە و ژووریەکە ئیتر ئەم ئینسانە سەر لەبەر ئەگۆڕێ تەواوی ئەو شتانەی کە هەیەی ئەولەویاتی حەزەکانی خواستەکانی جگە لە خواستی خالق و مەحبوب هیچ شتێکی تر لە دڵی جا جێگەی نابێتەوە دەی پەروەردگاریش ئەو عینایەت و نوری خۆی ئەنێرێتە ئەو دڵە ساف و پاکانەوە کە ئامادەن کە وەک ئاوێنە سەیقەل و پاکراونەتەوە کە تەنها نوری ئیلاهی لە نێویدا ڕەنگەداتەوە دەی یەکێک لەو سەمەرە جوانانەش ئەو شەعرەیە کە بەڕاستی یەکێک پرسیاری کردوتی بۆچی ئێسە مەحوی و نالی و مەولەوی و یەکی لەم عاریفانەمان نییە بۆ عەسری نوێ بۆ جیهانی نوێ ئەم عاریفە گەورانە ئەم ئەدیبە گەورانە پێشکەش ناکەن وتم لەبەرەوەی ئەزمونە معنەویەکەمان نەماوە هەر کاتێک ئەزمونە ئیمانی و معنەویە قوڵەکەمان هەبوو ئیمان دەریایە ئیمان بەڵام خەواسی دەوێت لە دەریاکەدا گەوهەر دەروێنێ هەر کاتێک بوویتە خەواس و لە نێو دەریای ئیمان و مەحەبەتی خواییدا گەوهەر دەرێنە ئەزمونەکەی لە دەرەوەش وەکو شعر و هەر بابەتێکی ترکە تەفسیرە ئیرفانەکانە بێگومان محەممەد کەواتە عیرفان یان شریعەت کامیان زیاتر پێویستە بۆ زیادبوونی ئیمان یاخود کامیان کاریگەرترە دەستان خۆش بێخە پرسیارەکە لە بنەڕەتەوە بێ بڵێن ڕاستی کەینەوە ینی چونکە شریعەت بەبێ ئیمان نایکرێ ئیمان بەبێ شریعەت نایکرێ ینی ئەوە دەواازەیە چونکە ئیسلام سەرەتای بابەتەکەیە کە تۆ ئەچیتە ناوە و ئەوەیە لە دواتر ئینسان ئەبێ بە مەقامی ئیمانیشدا بڕوە ئیمانیش وەکو زانکۆوایە پۆل و دەرەجەی هەیە ئاینی ئاستی هەیە ئیمان بۆ ئینسان لە حەزە بە لە حەزات دەرەجاتی هەیە ئەها وئیذا تولیەت عەلەیهم ئایاته زادت ئیمانا ها ئەو کاتەی کە قورئانە خوێنن ئەو کاتەی الذین ئیذا ذوکر الله وجلت قلوبهم ئەو کاتی ناوی خوا ئەبیسن دڵیان ئەهەژێ ئەمە هەمووی مەقاماتی ئیمانە ئەو کاتەیە یا ئەیها الذین آمنوا استجیبوا لله وللرسول إذا دعاكم لما يحييكم اصلا او كات ايمانت جينيتو جيانك تربيه لما يحييكم يعني جارك ترجيانك وحياتك دروسا كواتامي مقام ايمان لا ايمانش سرتر مقام احسان مان هي تو لحظات بل لحظات دوادرك كي پروردگار ئەدبینێ خۆتۆ ئەو نابینی ئەو تۆ بینێ کەواتە ئەبێ شەریعەت دەروازە و ئەساسی ئیشەکە بێ دابڕاونی لە یەک هەر کەس ئیدعای ئەوە بکە بڵێ بە دڵێکی پاکەوە تەنیا بە دڵێکی صافەوە تەنیا بەوە چونکە ئیمان بەشێکی عیشق و مەحەبەتە بەشێکی خۆ تەسلیمکردنە بە پەروەردگار و بەشی دواییەکەی یەکسەر عمل الصالحاتە یعنی ئەبێ سەمەر و بەرهەمی هەبێ بەڵام هەندێک لەوانەیە بڵێن پرسیارەکەی
بەڕێستان وا بکەن بڵێن ئەگەر من عملی چاک بکەم و خێر بکەم و مرۆڤایەتی پێویستی بە کاری چاک و ئەوێ و بەڵام پێویست خواش ناناسێت نوێژیشی بۆ ناکە عیباداتیشی بۆ ناکە بەڵام ئەمە ڕاستە هەر قورئان خۆی بەیانی کردووە لە نێو دنیادا مانوخیان پاداشتی دنیەویان هەیە بەڵام پاداشتی دیداری خۆیان نییە فمن كان يرجو لقاء ربه پاداشتی ئاخری ومنكم من يريد الدنيا ومنكم من يريد الآخرة تريدنا الله يعني ها مقام كان فرقي هي كواتا هي هر کەسێک ئەم لاف و گەزافە بکا بڵێ دابڕاون لێک نەخیر دابڕاونی لێک بەڵکو قۆناغ بە قۆناغ ئەوێ بچیتە سەرەوە هەتا ئەوەی کەوتمان ئەحسان کۆتا مەقامەکە ئەیفانیش لەویا کەواتە مامۆستا محەممەد ئێستا بۆچی ئێمە غەواسە هەناسەمان ئەوەندە کەمە و ئەوەندە زۆر نییە و زوو تونە بێ ناتوانین بچینە قوڵایی دەریاکە و لەگەڵ ئیمانە تێکەڵ بین ها سایبی تەبریزیڵێ ڕووی دەریا کەف نشینەت قەهرێ دەریا گەوهرەست ئەو گەوهەر ئیمانە لەو قوڵایی دەریا بۆچی هەناسەکانمان بەش ناکەن خەلەلەکە لەکوێیە ئیسلام ئەبێ وەکو دەریایەک تەماشا بکەی چونکە ها ئاستی هەیە هەندێک دەچنە نزیکی دەریاکە بەس تەماشای ئەکەن بەس تەنها وردەبنەوە لێو دێنە دواوە هەندێک تەنها گوێچکە ماسی لێهێنەوە بڕێکشت لە کەنار کەفی دەریاکە بینن هەندێکی تر ڕازی نابن دەیانێت بچنە نێو دەریاکە دەیانێت بچنە نێو قوڵایی ئیتر ئافاتەکانی ئیمانیش لێرەوە دەست پێکە هەندێک هەرەوەندەی کەشتیەکیان دەستکەوت لە نێو دەریاکەدا دڵ بە کەشتێکە دەدەن مەقسەدی سەفەرەکە لە یا دەکەن هەندێک هەرەوەندە کەشتیوانێکیان ناسی و ڕێیان تێی کرد بەو ڕێگەدا وازان مەقسەد کەشتیوانە بیانەچێتەوە کەشتیوان خۆشی خێریکە سەفەرەکە خۆشی ئومێدی وێ بگا بە لقای پەروەردگار کەواتە ئیمان ئەبێ وا پێناسە بکەین لە بابەتی چوونە نێو بازنەی ئیسلامەوە ئیمان ڕشتی هەیە یعنی کامڵبوونی تایە زیادبوونی تایە ئامنوا بڕەبیهم وەزیدناهم هودای تایە نابێت وا بزانی تەنها مەقامێکە پۆلێکە ئاستێکە نەخیر ئەبێ ئیلا بەرەو باڵا بچین هەموو لەنە چەند جوانەڵێ ماز بالایم و بالا میرەویم ماز دەریایم و دەریا میرەویم ماز ئەنجا و ئینجا نیستیم ماز بیجا و بیجا میرەویم قل تعالەو ئایەتیست ئەجەزبی حەق ماج بە جزبەی حەق تعالا میرەویم یعنی وەستانی تیانە ئەم سەفەرە معنەوی بەرەو لای خواچوونە وەستانی تیانە ئاستی تیانە هەر کەس بە کەم ڕازی بێ کەم دەست ئەخا هەر کەس بەرەو زیاتر داوا بکە گۆزەی دڵی گەورەتر بێ زیاتری پێبەخشێ پەروەردگار بۆیە ئەگەر ئیمان یەکێ لە نیشانەکانی ئەو بەرەو باڵا چوون و ڕشدەیە ئەگەر وە ئیستیمرارێتی هەیە ئیمانە بێ بەردەوام بێ نابێ قەتعی بێ مەقتەعی بێ لە یەک لە حەزاتی ژیانە ئاخر ئێستا هەندێک لە مرۆڤەکان ساتێک لەگەڵ ئیمان دەسومێنە بەڵام چوونە نێو بازار چوونە نێو حاڵک چوونە نێو زانکۆ چوونە هەندێک شوێن ئیتر نەخشی ئیمان نیگاری ئیمان لە نێو ژیانیاندا یەکسەر کاڵە بێتەوە نە ئیمان ئەبێ لە تەواوی لە حەزاتە ئولائیکە کەتەبە فی قولوبهم الئیمان یعنی لە نێو دڵدا نەخشی هەبێ لە نێو دڵدا جێگە بگرێ تەواوی ڕەنگ باتەوە بە نێو دەمار بە دەماری خوێنە ئەگەر چوو بە ناو دەمارە ئیتر ئیستیمرارێتی هەیە ڕشتی هەیە بەرەو باڵایی باشە کاک محەممەد بگۆرە شوان پێم وایە بە کاتمان زۆر نەماوە ئەگەر بەرهەمێکی تری ئامادە بێ با پێشکەشمانی بکات باشە ئینشاءڵڵا ئیلاهی لە خەوی غەفڵەت بێدارمان کە بە ئینایەتی خۆت پەردەی غەفڵەت لە دڵ بتارێ تا لە جوولەی فەکەشەفنا عنکە غیتاءەکە نەبین ئیلاهی ئەی خالقی بوون ئەی عەزیزە نەمامی تەقوا لە دڵدا بچێنە تا لە خەڵوەتدا یاد و زیکری تۆ ببێتە سنبولی فرمێسک و ئاوەدانی چاو دڵ تا لە دەستەی من خەشی الرەحمانە بالغەیب وجاء بقلب منیب تۆمار بکەی ئیلاهی شیرینتر لە مەقامی یحبهم چییە دەبێت چەند گەورە ببێ مژدەی یحببکم الله بۆ ئێمەی ئاتاجی یەکسا لقای پڕکەرەمی تۆ پەروەردگارە
درەختی ئیمان لە دڵدا سەوز بکە تا عمری فەنامان زڕ و بێ بەرهەم نەبێ با سەمەری عەمەلی ساڵح بگرێ تا بەڵێنی سەیەجعەل لەهم الرەحمانە ودا بێتە جێ پەروەردگارە بە لوتف و مەشیئەتی خۆت بێدارمان کەوە سەحرای دڵ بە بارانی هیدایەت ببوژێنەوە ئەمڕۆ هاواری حەق لە دڵدا بچەسپێنە تا سبەی لە ڕۆژی یەومە یەستەمیعونە الصەیحەتە بالحەقدا لە شەرمەزاریدا تەوێڵمان زەرد زەرد هەڵنەگەڕێ ئیلاهی لە بەیانی قابل التەوبتدا پڕ دەبین لە ئومێد و نەسوحانە ڕێتەی دەکەین چیرۆک لە چیرۆکی غافر و دەمبی تۆدا دەبینە دەوڵەمەندترین مرۆڤی سەرزەوی لە سام و هەیبەتی شەدید العیقابتدا چاوان لە فرمێس کەرگیز نابێ و شک بێتەوە پەروەردگارە ئاسمان و گەردون پڕ دەکەین لە سوبحانی سوبحانی تۆ وئین من شەیء ئیلا یسەبح بحەمده تاکەی لە زمانی مەوجودات و زیکری مەخلوقات تێناگەین پەنا بە تۆ گەر لەوانە بین دەفەرمووی وەلاکن لا تەفقەهون تەسبیحەهم ئیلاهی بە ذاتی خۆت کە دارای سام و هەیبەت و جەلال جوامێریمان پێعەتاکە تا جگە لە جەلال و جەبەروتی ذاتی تۆ هیچ کەس و شتێکی دیکە سام و ترسێکی دیکە نەمانگرێ لەم کاروانەدا کاڵای وەلا یەخشەونە ئەحەدەن ئیلا الله نزیبمان کە پەروەردگارە ئەی مەخزەنی کەنزی عشق و مەحەبەت ئەی لە مەحەبەتی تۆدا هەرچی عشقێکی تر هەیە لە دڵدا بیتارێنە خودایە ئەوەندە مەحەبەتت لە دڵدا بچێنە تا لەسەر ڕشتەی والذین ئامنوا ئەشەد حبا لله ناومان مامۆستا محەممەد لەگەڵ تۆ کاتەکە هەر زۆر زوو تێپەڕی پێم خۆشە هەر ترفەتی کۆتاییت هەبێ قسەیەکت هەبێ هەر لەسەر ئیمان بەتایبەت لە مانگی پیرۆزی ڕەمەزانی لەم شەوەیە لەم کاتە پیرۆزانەیە بەڕاستی ئەکرێ ئێمە ئیمان لە دڵمان نابێ و ڕقمان لە یەک بێ عاریفێکی وەکو حافزی شیرازیە فەرمێ بەنیادەم ئەعزایە هەمدیگەرند دەرئافرین زیەک گەوهەرند کە ئێمە لە ئافرینە هەر یەک گەوهەرمان هەیە و یەک جەوهەرمان هەیە ئەگەر ئیمانداریش بن ئەکرێ ڕقمان لە یەک بێ بێگومان و کاتی کە ئیمان دەبێتە پێوەری کێشان و ئەندازەکردنی پەیوەندی نێوان خوددا و بەندە ئەو مەحەبەتە کە بێتە پێوەەر بۆ ئەندازەی ئەو پەیوەندیە ئەگەر نەخشی کێشە ئەوە هەرگیز ئەم مرۆڤە جگە لەوەی ئەم پەیوەندیە معنەویە پڕ لە شیرینیە بەردەوام بەرقەرارەکە لە دەرەوەش لەگەڵ هیچ مرۆڤێکی تر ناهێڵێ هیچ منیەتێک هیچ نەخۆشیەکی نەفسانی لە نێو دەرونیدا هەرگیز ڕێگە بەخۆی نادا لەگەڵ خەڵقی خوایە بەڕق و کینە و حەسەد و بغز و تووڕەیەوە مامەڵە بکە بۆیە ئەم ئیمانە ئەم کەسە ئەبێتە ئیمانێکی ڕاستەقینە و پێغەمبەر ئاسا ڕێیەکە ئەو کاتە ئیتر ئەبێتە قورئانێک بۆ خۆی بە زیندوێتی ئەبێت بە حەقیقی بۆیە یەکێک لەو شتانەی کە عاریفان وەکو مەرجێک داناوە ئەوەیە کە ریاضەتێکە یاخود با بڵێن کە ئەویش ئەوەیە لەگەڵ خەڵقا خۆشڕووبی لەگەڵ خەڵکە بەو شێوازە مامەڵە بکەی کە خزمەتکردنی خەڵک لای تۆ عیبادەت بێ ئەو پەڕی گەورەیی بێ چونکە پەروەردگار ئەو پلەیە نادا بە هەموو کەس ئەو پلەی خۆشڕووی و مامەڵە و خزمەتکردنی خەڵکە بە هەموو کەس نادا یەکێکیش لەوانەیە سەبر بەرجەفای خەڵقە یعنی ئەو کاتی کە خەڵکی ئازارت پێدەگەێنێ ئەو کاتی کە خەڵکی لەگەڵ تۆدا جەفاکێشن بەرامبەرت ئەو کاتە گرنگەوەیە تۆ مامەڵەت شیرین بێ ئەو کاتە گرنگە تۆ خاوەنی ڕۆحێکی گەورە و ئیمانێکی سەحابە ئاسابی کە بە زمانی شیرینی ئەوینی ئیمانی وەڵامیان بیتەوە ئەو کاتێک کە ڕێت بە خۆت نەدا ڕێت بە خۆت نەتا هیچ شتێکی نەفس تێکەڵ بێ بێگومان
ئەو کاتە جگە لە نور جگە لە جوانی جگەرە لە جوان ناسی جگە لە خۆشڕووی جگە لە ئەخلاق جگە لە مامەڵێکی جوان جگە لە عشق وەرزیدەن جگە لە بەخشینەوەی عشق و مەحەبەت هیچ ئیشێکی تر نییە وەکو مەولاناڵێ ئیتر من جگە لەوەی کە بەڕاستی بڕۆم مەحەبەت و عشق بە خەڵک بدەم هیچ ئیشێکی ترم نییە فریای هیچ شتێکی تر ناکەم ئەو خەڵکە تینووی مەحەبەتە تینووی ئیمانە ئەگەر ئێمە ئیمان ببەخشینەوە و مەحەبەت ببەخشینەوە بێگومان فریای هیچ ڕق و هیچ تووڕێ و هیچ کینە و هیچ کوشتار و چونکە هەرچی شەڕی نێوان مرۆڤەکانە لە سەردەمی نوێ شەڕی نەفسە شەڕی تەمەع و حێرسە شەڕی زیادەخایی و چاو تێر نەبوونە بە زمانە کوردیەکەی یعنی ئەو کاتی مرۆڤ تەمەع و حیرس لە نێویدا ئەبێتە نەخۆشی جیهانی نوێ پڕە لەم نەخۆشیە ئەو کاتی ڕامی ئەەکەیت و کۆنتترۆڵی ئەەکەی ئەو کاتە جگە لە مەحەبەت و جگە لە ئیمان و نور هیچ شتێکی تر نابخشرێتەوە. دەستەکان خۆش بێ زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا محەممەد باران شارەزا لە ئەدەبیاتی عیرفانی یان نتوانم بڵێم عاریف محەممەد باران کە لەم تۆرێ لەگەڵمان بوو دەستەکانت خۆش بێ زۆر سپاس دەکەین مامۆستاگیان گەورەت کرد زۆر بەخێر بێت دووبارە. انشاءالله. بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست هاوکارمان ڕێناز ئەرسەلان لە ڕانیە چۆچە لای هونەرمەندێک بە ناوی مامۆتمان کە لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا پەیامێکی فەرموون با پێکەوە بینەری ئەو دیمەنانەی هاوکارمان ڕێناز ئەرسەلان بین کە بۆی تۆمارکردی. مانجی ڕەمەزان مانگێکی پیرۆزە جیاوازی مانگەکانی تر مانجی مسلمانانە دیارە ئەو مانگەکانەی مسلمانانن بەڵام ئەو مانگە زۆر تایبەتە هیوادارم خەڵکی کوردستان بە تایبەت دەڤەری ڕوحانیە پێشوازێکی گەرم لە مانجی ڕەمەزانێکا بخۆشمانەوە ئینشاڵڵا خێر و پیت و بەرەکەتی خوای گەورە لە هەموو مانگەکان و بە تایبەت مانجی ڕەمەزان دەڕژێ بەسەر هەموو مسلماناندا بە تایبەت هەرێمی کوردستان وهروها داواکارم لە خەڵکی مسلمانیش ئاگایان لە خەڵکی فەقیر بێ بە تایبەت لە مانگی ڕەمەزان زۆر جار هەبوو گلەی و گازندە بە حکمی ئێمە بەرنامەمان کردووە زۆر خەڵک گلەی و گازندەی لەکە ئێمە کردو بچانە ئەو مانگە مانجی خێر و پیت و بەرەکەتە کەسی هەندێک ناڵین هەموو بەڵام لە دوکاندارەکان شت گران دەکەن و ئەوانە هیوادارم چاوەشیان لە خەڵکی هەژار بێ لەو مانگەیدا یعنی ئەوەندەی بکرێ بۆ خزمەتی هەژاران و لە پێناوخوای گەورەدا ئەگە خێریش نەکەن چاوەشیان لە خەڵکی فەقیر کاری ئێمە کارێکی بڕگەیە کاری کاتێر و ئەوەی پێ دەڵێن دیارە موش بە کۆمیدیە کاتی خۆی من وەکو خۆم دەمویست مەسەلەن بە شێوەی تراژیدی و ئەوانە بیکەم بەڵام دواتر هەستم کرد زیاتر خەڵک بە کۆمیدی وەری دەگرێت ئامانجیشمان لێ زیاتر وشارکردنەوەی خەڵکە و هەروەها بەرپرسانە گوێ لێ دیارە ئەمە کارەکانم ئەوەی کە من بۆ خۆم بەشدار بووم و تێیدا زۆر بە دەگمەن هەیە بەڕگە مەسەرەن هەر بۆ پێکەنین بوو بێدەنا ڕاستە بۆ کۆمیدی بۆ وەڵام هەر هەمووی توانج بووە تەعلیق بووە لە دەسەڵات لە حکوومەت لە هەتا بگرێت لە خەڵک گوێ لێ ئەوەیە دووشیان خەڵکیش پێی خۆش بووە و ئیستیجابەی باشیشی هەبوو بەڕاستی لە ناو خەڵک ئەوەی کە من پێم کرابێ زۆر معاولەم کردووە تا ڕادەی شتێدا سەرکەوتوو بووم ناڵم 100% خەڵکمان گەدار کردوتە لەوەی کە بۆ شێوە زارەش مەسەلەن ئێستا ئێمە تەمسیل دەکەین مەسەلەن بۆ نمونە کاتی خۆی کە ئەو زاراوەمان هەڵبژات دووسێ جاری کەش باسم کردووە دیارە خەڵکی هەولێر ڕێژ حورمەتەوەی بۆیان مەسەلەن ئەوان بە شێوە زاراوەی خۆیان قسە دەکەن تەمسیل دەکەن سلێمانی هەروە ئەمەش فکرمان لێکردەوە لێرە ئەمە و زاراوەمان هەیە بە تایبەتی پشدەر ویسمان هەم نەمرێ هەم زیندوش بێ دیارە لەخوا بە زیاد بێ سەرکەوتنی باشیشی بەدەستێن وەکو لایەنی ئیستیفادەی مادی ڕاستی پێ بڵێم ناڵێم نەمان کردومانە بەڵام شتێکی زۆر کەم یعنی باسکردنێ نییە ئینسانەکە بڵێ هەر نەم کردووە لەوانەیە ڕاز نەبێت زیاتر بەس بۆمان بووە بڕوان پێ بکە دێمە ناو بازاڕ یعنی هەتەگەمە لای مەسەر مزگەوتی گەورە یانە لای ئێرە بڵێن و ئەدیخە لەوانەیە
ڕۆژ دە کەس ڕامگرێ مامەتوان کاری تازەتان چ دەکەن چ ناکەن کاکە پیاوی چابن هەر ئێوەنە ئێوە شتە بکەن وڵی مەسەرەن کابرا دەڵێ دڵمان تەقی تەماشای تەلەڤیزیۆن ناکەین نەموێرە و دراما تورکی و نازانمەوەی دوبلاش کراوەی دی خەڵک ئەزیرێنە خەڵک ئەوەی پێخۆشە دیارە خەڵکیش لی ڕازی بووە دەنا پێم وانە گەر خەڵک لی ڕازینە با بەڕاستی نەمان دەکەین وەکو خۆم چووکی هیچ ئیسیفادێکی وانە بەتایبەت لە دەڤەری پشدەروی بتوێن لەو ڕوانەوە هەر زۆر مەسەرەن هیچ ئیسیفادەکی نییە بۆ هونەرمەندان تەنانەت لەبەر خۆشەویستی خەڵکەکە مەسەن ئەو کارانە دەکەین دیارە جێگای خۆشی کردوتەوە و لەخوای گەورە بە زیاد ئینشاءڵڵا ئەوەندەی کە پێشمان بکرێ تەغزیری ناکەین زارشی برادەرێکی خۆشەویست بڵێ ناوی کاک سەڵاح لای ئەو مزگەوتی نازیخانەی چاوەڕێم دەکەین هەروەکو ئەرزم کردی پێشدا بەسەر ناوە خەڵک خۆشی دەوێ ها ڕاددەگری هەیە ڕسمت لەگەڵ دەگرێت بە تایبەتی خەڵک زۆر پێخۆشە ڕسم ئەوانە بکەین ئەمنیش لە لای مزگەوتی گوتی دێمەوێ چاوەڕێ بکەم نیشتم باشە سوود فعسر بوو ئەو کاتانەش ئەو عیادانە هەموو لەوێ کراوەنە خەڵک زۆر دێو دەچێت ئەمنیش ڕاوەستا بووم ژنەک داهات تقریبا تۆزێک بە تەمەەن بوو منداڵەشیشی پێ بوو لە دوو ڕاکە دیتیانم ئەوان ئەم هاستم دەکرد منداڵەکە من دەناسێ و نازام داچی بوو لەنجی بوو چی پێدەگوی چی بوو هەر دیار بوو پێی دەگو ئەو مامۆتمانە و نازام چی و تەماشامی دەکرد و زۆر ئەوانە ئەم نیشتم لەوانەیە ڕاستی فتم لەوانەیە بڵێن ئاها ڕسمە کشتەکە بگرین خۆم حازر دەکرد بووی دڵە گەشتە ڕاستی من نازام وڵی چی پێ بوو نەنچی بوو داچی بووتی ئەوە مامۆتمانە دیار بوو نەخۆشیانە بش گۆرە لەواز لە مام تەڕە ماشی بێ ئەوم بەسەرا دووان ئەوە شتێکی زۆر ئەو بۆ منیز دەنجشم نەکرد ماساییە پێش دەچوو نەخۆشیان هەبێ زۆر سەرقاڵ بوویدی ئاگای لەوەی نەبوو دیارەدان نەبڕاوین لەکار هەردایم کردومانە جگە لە مانگی ڕەمەزانیش بەڵام ئەوەی کە کردومانە ڕاستی هەر ئەوەیە کە مەسەرەن ئەو وەرگە و بابەتانەی کە هەبێ حاضر بکرێن و مەسەرە بنووسرێن و سناریویان بۆ دانرێ بوو دەشیان بەدەستیشان بکرێ و بچین بیکەین دیارە ئێستا بەیانی تەسویری کەمان هەیە هەر لە بەخاتری مانگی ڕەمەزان کمان لەوانەیە زۆر بێ زۆر یەکتەرەکان لەخوای گەورە بە زیادی بە ڕۆژوو دەبن پێم وانەیە هیچیان تێدا بێ بە ڕۆژن بۆیەشە وتیان با بەیانیش بچین دەرچین دا چەند ماف پێ بکرێ بۆی بۆ مانگە پیرۆزەی هەمان بێ بەڵێ دیار لە کوتاییدا هیوادارم لەو مانگی ڕەمەزان دووارەی دەکەمەوە هیوادارم بە تایبەتی دوکاندارە بەڕێزەکان لەو مانگەیدا زۆریان چاو لە خۆشی فقیر و هەژار بێ وەرا بۆ لایەن دەسەڵات ئەو ڕەکی جددی بداتەوە لەسەر تاسەری هەرێمی کوردستان بە تایبەتی ئەو دەڤەرەی ئێمە پشدەروی بیتوێن لەبەرەوەی ئێرە زۆر پشتگوێ خراوە یعنی چی دەکا ئەو خەڵکە چاوەڕێی ئەوەی نەکا بە حەوت ڕۆژ هەشت ڕۆژ لەسەری موسێ ڕاوەستی موسەی بەردەکەوێت بەداخەوە دیارە لەو ڕۆژانەدا تا ئێستا نازام چوار کەس پێش کەس بوونەتە قوربانی بەڕاستی وە جێگای داخە هیوادارم دەسەڵات زۆر بەجددی ئاوڕە بداتەوە لەسەر تاسەری هەرێمی کوردستان و بە تایبەتیش ئەو دەڤەرە چی دیکە ئەو خەڵکە پژوێ نەخەن دەستە و دەستی پێ نەکرێت سەرگەردان نەبێ جارێکی دیکە داواکارم لە هاوڵاتیانی خۆشەویستیش زۆر بەڕێزەوە زۆر بە خۆشحاڵیەوە پێشوازی لەو مانگەی بکەن و هەر هەموویان ئەگەر پێیان بکرێ عیبادەت تاحەت و ڕۆژی مانگی ڕەمەزانی ئینشاءڵڵا بگرن خوای گەورە لە هەموو لایەکی قبوڵکە دووبارە و سێوارە زۆر بەخێربێن سەر و سەرچاوە بەڵە بەڕێزان پرۆگرامی ئەم جارشمان بە کۆتاگەیشتا پرۆگرامێکی دیکە بەخوای گەورە باڵا دەستان ئەسپێرین کاتێکی خۆشخواتان لەبەر خواتان لەگەڵ